خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هەواڵ بافڵ جەلال تاڵەبانی کۆبەوە. دوجار کۆمەڵێک پرسی تاوتوێ کرد لە بەلاغی کۆبوونەوەکەشدا یەکێتی پەیامێکی ئاراستەی پارتی کردووە کە تاکڕەوانە چۆتە ناو هەندێک لە هاوپەیمانەتیەوە و کاندیدیشی بۆ سەرۆک کۆمار دیاری کردووە و یەکێتی لە بەیاننامەکە باس لەوە دەکات کە وێڕای ئەوەی کە باز لەوە دەکرات کە پارتی تەڕەدود یاخود ڤیتۆی هەیە لەسەر کاندیدی یەکێتی بەڵام وادەر نەچوو دەیەوێت ئەو پۆستە بۆ ئەو بێت. داهاتووی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بەرەو کوێ؟ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەوڵەدات قەناعەت بە هێزە سیاسی عراقیەکان بکات کە کاندیدەکەی خۆی سەر بخات کە بڕیاری داوە سەرۆک کۆماری ئێستای عراق وەکو خۆیان لە بەیاننامەکەدا وتویانە هەڤاڵ بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ خولێکی تری سەرۆکایەتی یاخود سەرۆکی کۆماری عراق. هەموو پرسانە لەگەڵ هەڤاڵ ستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێکین. کاک ستران زۆر بەخێر. زۆر سپاس کاک زەنەجی. سپاس بۆ بەڕێستان لەوە دەست پێ بکەین. یەکێتی ئەڵێ پارتی تاکڕەوانە چووە ناو هاوپەیمانەتی لەگەڵ هێندێک هێزی سیاسی ئێوە ئاگادار نەبوون لەوە ینی ئەمە گەمەیەکی ئیقلیمیە بۆ جارێکی تر ناوماڵی کوردی پەرد بوو. زۆر سپاس تاوان لە ڕاستیە ناتوانم بڵێ ئەمە گەمە ئیقلیمیە چونکە یاریەکەی خۆی کوردستانیە لە ئەساسا موقفی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو مەسەلەیەکی مەبدەئی لە ئەوڵەوە ڕای وا بوو کە کورد حتا پێش هەڵبژاردنش دوای هەڵبژاردن کورد بە یەکریزیەوە بچێتە بەغدا بە زمانی کوردی ناو خۆیان ڕێکەوێ لەسەر هەموو استیقاقەکانی خۆی لەسەر دووشت لە ڕاستیە ڕێکەوێ لەسەر ڕوویایەکێتی و پارتی و گۆڕان و هەموو حزبە سیاسیەکانی کوردستان بۆ ئایندەی پرۆسەی سیاسی العێراق و لەسەر دی دووەمیش استیقاقەکانی کورد لە پۆستەکانی دەوڵەتی عێراق و حکومەتی داهاتووی عێراق چۆنە بێ لەسەر ئەو ڕێکەوەن و لەسەر ئەو بنچینەیە حتا پێش هەڵبژاردنەکانیش یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیدا هاوپەیمانەتێک دروست کە لە هێزە سیاسیەکانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان پێکەوە بەشێک لەو هاوپەیمانەتیە و تەفاهماتی لەگەڵ حزب هێزە سیاسیەکانی تریش هەبوو و پرۆسەی ئینتیخابات لە عێراق بەو شێوەیە کە خۆتان دەزانن بەڕێوە چوو لەواتە ویستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوی بە یەکریزی داخلی کۆی پرۆسەکان بین چونکە یەکێتی پێی وایە یەکریزی ڕێگر نابێت لە بەردەم دیموکراسی و دیموکراسیش ڕێگر نابێت لە بەردەم یەکریزی ئەگەر بە یەک ڕوویایی بە یەک پاکێجە ڕێک و پێک هێزە سیاسیەکانی کوردستان لەسەر ئەمە ڕێکەون و دوای هەڵبژاردنەکانیش دیسانەوە کە نەتایجی انتخاباتەکان دەرکەوت دیسانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ویستەی نیشاندایەوە کە ئەوێ بە یەکریزی بچێتە گفتوگۆ لەگەڵ حزبە سیاسیەکانی تر لەگەڵ هێزە سیاسیەکانی تری کوردستان بۆ ئەوەی استیقاقەکانی گەلی کوردستان بەدەست بێنێ هەر هێزێک بە تەنیا چەند زۆریشی هەبێ مثلا پارتی ئەو کورسیانی کە هەیەی یان یەکێتی هەیەی کە لە چوارچێ هاوپەیمانەیە یاخود بستنەوەی بۆ نەوەی نوێیان حزبەکانی گرتو کۆمەڵ هەیەە چەند بێت ناکاتەوەی کە بە یەک لێ سیاسی لە کوردستان و بچینە بەغدا کە ئامانتوانی هێزی تقریبەن ینی ببینە هێزی سێم ئەگەر ناڵێم دووەم لە پرۆسی سیاسی عێراقا بەڵام ئەم ویستەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە ینی پێداگی لەسەر کرد بەداخەوە خەڵکی دیکە دیاری نیەتی تر هەبوو نەتەنیا با بڵێن پارتی لە ناو چوارچێوەی پرۆسیاسی کوردستانە یان لە چوارچێوی پرۆسیاسی عێراقا بەڵکو ینی ئەمە وا کەوتەوە کە لە ناو ماڵی شیعە لە ماڵی سونە لە ناو ماڵی کوردیش جۆرێک لە دابەشکاریەکێک کە پێویستی کرد گەڵاڵەی ئەم دابەشکاری ڕێک بخرێتەوە و سونەکان خۆیان تا ڕادەیەک کۆ کردەوە بەڵام ماڵی شیعە نەیتوانی خۆی ماڵی شیعە کە زۆرینەیە لە عێراقا جا ئەگەر ئەم لا بێوان ئیتالی تەنسیقی یاخود تایاری سەدری بێ هەمیشە لە چەند ساڵی ڕابردووە نیشانیان داوە لە انتخاباتەکانە کە ئەوان زۆرینەن بەو خلافاتانشی کە ناوێنە هەیە یەکەم سەرۆک وەزیان بۆ ئەوان دەبێ و دووەمیش حەز ناکەن یعنی وەکو چۆن کورد حەز ناکە لایەنەکانی دیکە بێتە تەرەف لە بڵێن کێشە بشتومڕکانی ناو
ماڵی کورد خۆی چۆن سونە حەز ناکە شیعە دەستێوەدا لە کاروبارە بێگومان شیعەش بە زۆرینەی خۆشیانەوە حەز ناکەن ئەم دەستێوەدانە بکرێت بەڵام دیارە ئەمە نەکەوتەوە بەداخەوە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرتاوە بانگەوازەکانی بۆ پارتی کە برێن براوی یەکەم بوو لە لیستەکان لە کوردستانە ئەوە بوو کە با پێکەوە بڕۆینە بەغدا پێکەوە نیقاشن استحقاقانی گەلی کوردستان بکەین و پێکەوەش ئەو بەشانەی کە بەریگەلی کورد دەکەوێت دابش بکرێت بەڵام دیارە بەداخەوە ئەمە نەکرا و ئەوە یەکێتی نیشتیمانیەوەی کە بەعربی پێ دەڵێن ئیتمام الحوجە ئیتمام الحوجەی خۆی کرد هەموو ئەو ڕێوشوێنانەی پێویستن بۆ بە یەک ریزی بڕۆینەوە گفتوکان خەلەلێکم و کوڕێک لە خۆتان نبینن پێم وایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر پێمان وایە یەکێتی زۆر سەبری کرد و زۆر ینی پێداگەری کرد لەسەرەوەی کە کورد بە یەک لیست بە یەک تەوەجوه بچێتە بەغدا بەڵام کەوە نەبێ ئیتر یەکێتیش دەبێ بۆ خۆی نابەتەنیا حتا بۆ استحقاقانی گەلی کوردستان بێتە جواب قسەی خۆی هەبێ و پێمان وایە ئەم خطوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە کۆبنەی سەکردایەتی ئەعلانی کرد کە کێ کاندی دەبێ و کاندیدەکانی چۆنە ئەو استحقاقی گەلی کووردا بپارێزرێ و ئەمە لە ڕاستی ئەمە تەنیا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی وەرەوە یەکێتیش وەکو هێزی سیاسی لە کوردستانە شایانی ئەوەیە کە دیفاع لە استحقاقانی خۆی بکە بەڵام ئەمە دیفاعکردن لە استحقاقانی گەلی کوردستان کە پێمان وایە یەکێتی لە چەند ساڵی ڕابردووە لە هەر لە زمانی بڵێن سەرۆک مام جەلالەوە ئەم استحقاقی ئیدارەداوە باشی بردووە بەڕێوە لە چاو ئەو هەموو تەنگژە سیاسیانەی کە عێراق بەخۆی بینوێتی بۆیە دیفاعکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکریزی کورد متناقض نابێت لەگەڵ دیفاعکردنی لە استحقاقی یەکێتی و لە استحقاقی گەلی کوردستان کە پۆستی سەرۆک کۆماریە باش کاکستران ئێوە پێتان وایە کە پارتی لەو یەکریزیە ینی ئەو خەتی یەکریزی تێکداوە ڕەنگە تێگەشتنی پارتی بۆ یەکریزی وا هەروێ دوای کەوی بەڵام دیارە کلمەی یەکریزی لە زمانی کوردیا واتە پێکەوە بیت پێکەوە بەشی یەکتری بپارێزیت و پێکەوە استحقاقی ینی خۆت دابیرکردن لە حکومەتی هەرێم نە لە حکومەتی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمانی هێزەکانی دیکەش داوای استحقاقی زیاتریان کردوێت لەو استحقاقی کە انتخاباتەکان ئەیخەنەوە هەموو جارێک بۆیە داکۆچکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە استحقاقانی خۆی داکۆچکردن لە استحقاقی دیموکراسی پۆستی سەرۆک کۆمار تا ئێستاکە لە پرۆسی سیاسی کوردستانە لە پرۆسی سیاسی عێراق بەشێک بووە لە استحقاقانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر قسە لەسەر ئەوەیە ئەم تا پۆستە تاپۆنەوێ بۆ هێزێکی سیاسی دیاریکرا و خۆ حەقی خۆیەتی قسەسەر استحقاقانی تریش بکەین لەسەر پۆستەکانی دیکەش بکەین بەڵام وەکو ئەم تەوازنە سیاسیە تا ئێستا ڕاگیراوەکە پۆستی سەرۆک کۆماری لای یەکێتی نیشتیمانی کوردستان و پۆستەکانی دیکە پۆستی سەرۆکی هەرێم مەسەن لای پارتیە و بەداخەوە هەلومەرجی سیاسی لە ساڵی ڕابردووی کوردستان بە حکمی ئەو فرەیەی کە لە ناوچەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە واکەوتەوە کە ینی بڵێن چۆڵی استحقاق کوردستانیەکان ئەوەی کە لە کوردستانە زیاتر بۆ پارتی بێ دیارە ئەمە تەرجمەیەکی غەڵەت کراوە وەک بڵێ کە ئەبێ هەمووی بۆ ئەوان بێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە ئەمە پێویستی بە ستۆپێکە و ئەم ستۆپەش لە پۆستی سەرۆک کۆماری دەست پێ دەکا هیوادارن کە ئەم استحقاق دیموکراسیە بە شێوەیەکی دیموکراسی بچێ بەڕێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داخل لە استحقاقی خۆمانەکەین و داواشمان لە هێز سیاسەکانی عێراقیشە لە دەنگدەرانی ناو پەرلەمانی عێراق و بێگومان لەو کەمپینە دیموکراسی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکات لەمە دواوە ئەم کەمپینە وا بکەوێتەوە کە خەڵکی عێراق و خەڵکی کوردستان تەفاهمی وە بکەوە تێبگا کە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان داخل لەو پۆستە دەکات داکۆشکردنی لە پۆستێک بەمانەوەی کە پۆستێک و دەمانەیە خۆمان بێن ناکۆشکردن لەوەی کە سیاست لە کوردستانە سیاست لە عێراق پێویستی بەوەیە کە هەموو لایەک بەشداری تا بکەوە استحقاقی هەموو لایەک بپارێزراوە بێ و تەوازنی سیاسیش بۆ بەردەوامی پرۆسی سیاسی لە کوردستان لە عێراق ئەمە مەطلوب. کاکستران لە دێرێکی تری بەلاغەکەتان بەیاننامەکەتان هاتووە کە پارتی تەنها ڤیتۆی لەسەر کاندیدەکە نەبوو کە پێشتر ناوی دوکتۆر بەرهەم ساڵح هات بەڵکو خۆی ویستی هەبووە کە سەرۆک کۆمار بۆ خۆی بێت ئەم ویستە لە چۆ دەرکەوت لە چێوە زاندرا کاکە زانا یعنی احتمال هەیە ئینسان قسە لەسەر بکە بڵێ ئەم مڕەشەحە یان مڕەشەحە وەلە وەکو ئینسان کە لە ئەدەبیاتی سیاسیە لە ئەدەب و تعاملی سیاسیە ینی مامەڵە بکە هەر حزبێک خۆی دیاری مڕەشەحەکەی خۆیەکە بێگومان لەگەڵ حزبەکانی دیکەش قسەی لەسەرەکە بەڵام بەنەتیجە مڕەشەحە خۆی حزبەکە خۆی دیاریەکە ئێستا دەرکەوت بۆ ئێمە ینی بۆ یەکێتی نیشتیمانی لە کۆبنەی ئەمڕۆ لە کۆبنەی سەرکردایەتی هەڤاڵانیش باسییان کرد هەڤاڵ
باڤڵ ڕۆشنای خستە سەر تەواوی ئەو پێشاتانەی کە لە سیاسەتی کوردستانی و لە سیاسی عراقیە لەوەتەی انتخاباتەوە واتکایەوە دەرکەوت ئەم استحقاقی کە دایان ناوە بۆ وەرەقەی زەختنەوە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو بەوە بووە کە یعنی لە ئەوڵەوە بەنیاز بوون ئەم پۆستا وەکو چۆڵی احتیمالی دەورەی هین بکەن یانی ئەوەی هیلالێکی پارتی دروستکەن بە دەوری کوردستانە لەم لاوە هەموو پۆستەکان بۆ پارتی بێ و لە بەغداشەوە ئەم پۆستەکان بۆ ئەوان بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای وایە ئەمە کارێکی خراپە و ئەمە نە لە ڕووی دیموکراسیەوە گونجێ نە لە ڕووی تەوازی سیاسیەوە گونجێ و دەرکەوت مۆزوعەکە استحقاقی ئەوە نییە کە کێ بێت یانی کێ مڕەشەحەیەکی نیشتیمانی کوردستانی هەواڵ بەرهەمە بیان هەواڵێکی ترە بەڵکو مۆزوعەکەوەیە کە ئەم پۆستیان بۆ خۆیان دەوێت دەشکرا بۆ خۆیان داوایکەن بەڵام ینی هەموو ویستێکی سیاسی ئەبی هەموو ئەبعادەکانی ڕەچاو بکرێت سبەینێ تۆ ناتوانانی قسە لەسەر یەکریزی گەلی کوردستان بکەی لە کاتێکا تۆ ئەتەوێ ینی بە پاشخۆگرتن لە یەکێتی و لە هێزە سیاسەکانی کوردستان بچی لەگەڵ هێزەکانی دیکە عێراق ڕێککەوی بۆ ئەوەی پۆستەکە بۆ خۆت بەدەست بێنی و دوایش بێتەوە لە کوردستان بڵێ باقسە سەر یەکریزی قسەکردن پێش ئەوی لەم دی حملین لەو دی حملین بێ دەبێت لەم دی حملین لە سەر ڕێبکەی و ئەمە بەداخەوە لە سیاست و ویستی پارتیا ئێمە بەدیمان نەکرد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاییدا بۆ مافێکی دەستوری خۆی وەکو مافێکی پرۆسی دیموکراسی عێراق لە بەغدا ئەم شتا بخێنە بەردەم باش پەرلەمانتارن عێراق بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆی ڕابینێت کە ئیش پرسیارە بکەم کاکسترا مەسەلەن بۆ ئاستە جەماوەریەکەتان بە کاندیدکردنێک کە ویستێکی شێتیانەی لەسەرە هەر هەواڵەکە یانەوێت ویستێکی شێتیانەی لەسەر بێ بەبرا و بەبردنەوە بە سەرکەوتن و بۆی کە کاندیدەکە سەر نەکەوێ ینی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوێ یەکێتی خاوەن ئیرادە بێ و کۆی کە لە بەلاغە کەشتان هاتووە ئێوە ئەوە چۆن تەوزیفەکەن ینی ئایا ئەتوانن پشتیوانی هێزە شیعیەکان کە ئەوانیش دابەشبوونێکیان هەیە سونیەکان کە تا ڕادێک تۆکمەترن بەدەست بێنن بۆ کاندیدەکەتان پێم وایە لە کۆبنەوەی سەرکردایەتی لە بڕۆکەتەوە بووە ئیتر ینی یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیفەی هەر هەموو یەکێتیەکانە بە تایبەتی و هەواڵانەی کە مەلەفی بڵێن عیلاقات لەگەڵ بەغدا و مەلەفی بڵێن سەرۆک کۆماری ئەبەن بەڕێوە بۆ کەمپینەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیفەکە لەو کاتەوە دەست پێ دەکات کە بەلاغەکە دەرچووە و دەبێ ئەم خەباتە بکەین و ئەم خەباتە پێویست ناکە ئاوردێنێت دواوە مادام یەکێتی بە یەکدەستی ئەم بڕیاییدا لە ناو کۆبنەوەی سەرکردایەتیە هەواڵزانە نامەوێت نهێنیەکانی کۆبنەوە باس بکەم بەڵام جەوی سیاسی کۆبنەوەکە هەموو ئەو احتیمالاتانی کە دێنە پێشەوە هەموو ئەو ڕێوشوێنانەی کە بۆ مڕەشەحێک پێویستن گفتگوی لەسەرکەوە هەموو هەواڵانیش زۆربەی ئەو هەواڵانی کە قسەیان کە ڕای خۆیان لەسەر ئەم پرۆسەیە وت و بەنەتیجە بڕیادرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان داخلی ئەم استحقاقی خۆی بێ و هەواڵ دکتۆر بەرهەم ئەم استحقاقا عنوانی استحقاقا بێ لە مەرحەلەی داهاتووە و هەواڵانیش هەم لە سەرکردایەتی هەم لە عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە کەمپینێکی باش بن بەڕێوە لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق قسە بکەن لەگەڵ فراکسیۆنەکان قسە بکەن بۆ ئەوەی کە ئەو استحقاقا ببینەوە و لە مەشا یەکێتی اعتیباراتی زۆر ڕەچاوەکە یەکەم مەکانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی جەلای مام جەلال وەکو باوکێکی لە باوکە دامەزرانی پرۆسی سیاسی عێراق لە دوای کەوتنی سەدام حوسێنەوە و ئەو ڕەسیدەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکە ئێستا یەکێتی بە یەکدەستی لەناو پرۆسی سیاسی عێراقایەتی لەو هێزە سیاسیەکانی عێراقایەتی لە چەند جەولەیەکی پێشووی گفتوگۆکانە حتا پێش ئەوەی کۆبنەوەی سەرکردایەتی بکرێەوە بڵێن کاندیدێکی دیاری بکرێ هەواڵ باڤڵ و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغدا بوون مەکتەبی سیاسی کە لە بەغدا بوون تاوتێ مەسەلەیان لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق کرد یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان حەز ناکات بێتە بەشێک لە مەسەن دژی ئەم تەرەف و دژی ئەو تەرەف بەڵکو پێی وایە استحقاقی سیاسی مەرحەلەی داهاتوو بە جۆرەکان حتا ئەگەر دیموکراسیشی تا ڕەچاو بکەین پێویستە تەوافقی بێت چونکە ئەساسی بوونی کورد لەناو دەوری کورد لەناو پرۆسی سیاسی عێراقا ڕەبتە بەم استحقاق تەوافقیەوە و ناش بێمە لە تەوافق وا تێبگەین کە بڵێ داواشکردنی پۆست و ئەرکەکانە ئەو تەوافقە بەشێکە یعنی نەزەرەی تەوافق بەشێکە لە نەزەریە دیموکراسیەکانی حکومڕانیکردن پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان لەم نەزەریە و لەم تێڕوانینە هەم دەستوریە هەم نەتەوەییشە ئەگەر یعنی شتێک نییە ناوی دیموکراسیەکی ئەوە بێت دیموکراسیەکی وەکو چۆن لەی عربە لە یابسە بێت کە نەتەوەیەکانی تیانە بێ یەکێتی پێداگیری لەسەر دەکەوت پێم وایە هێزە سیاسیەکانی عێراقیش هیچ شتێک نییە بڵێن برایاندا بێت کە ینی ئەبێ کاندیدی فلان کەس بێ یاخود برایاندا بێت کە لەبەروی تایە سەدری وا دەڵێ یان لە بەروی پارتی وا دەڵێ ئەم شتەی بێت نەخێر
ئەکری اختراقی دیموکراسی ئەو پرۆسەیە بکرێ و پێم وایە دەست پێ دەکەی لەم شەو ئەم شار دیموکراسیش احتیمالاتە پرۆسی سیاسی لە عێراق و پرۆسی دیموکراسیشانی ئەم سەرکەوتنیان سەر نەکەوتنە بەڵام یەکێتی بە نەفەسی سەرکەوتنەوە دەکات بە نەفەسی سەرکەوتنەوە دەکا ینی ینی بۆ ورە و ئەم کۆبوونەوە کاکەزان ئەم کۆبوونەوە ئیرادەی یەکدەستەیەکی نیشتیمانی کوردستان دووپات کردەوە ئەم کۆبوونەوە ئیرادەی سەربەخۆیەکی نیشتیمانی کوردستان کە لە زۆر یەکێتی ئەم ئیرادەی هەبوو بەڵام زۆر کەس ڕەنگە سەبری یەکێتی تەحمولی یەکێتی ئامادەی یەکێتی بە سەبری انقلابیەوە بچێتە ناو گفتوگۆکانەوە وای لێکدابێتەوە کە یەکێتی ضعیفە بۆیە ناتوانێت ئەم ئیرادەی خۆی بسەپێنێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ئیرادەی خۆی ئەسەسپێنێ و خەباتی بووەکە و پێم وایە کە ئەمە ئەو شتەیە کە جەماوەری یەکێتی پێی خۆشە و ئەمە ئەو شتەیە کە هەموو کەسێک دیموکراتخواست لەناو پارتی پێشتر جێگری سەرۆکی پەرلەمانی برد ئێستا بۆ سەر و کۆماریش ینی بەپێی هەندێک لە لێکدانەوەکان کە لەگەڵ سەدر و حەلبوسی ڕێکەوتووە وا تێبینی دەکرێت کە کورسەکانی ئەوان زیاترن یان ڕەنگە لە بەرژەوەندی پارتی بێ ئەم بابەتە ئەمە لەو حاڵەتەیە ینی هەست ناکەن گەلە کۆمەیەکە لە سەر یەکێتی کەپسکردنی یەکێتیە بەوەی کە تەواوی پۆستەکان بەوەی ئەو کورسیانەی کە هاتووە بۆ خۆی ئەبە قسە لەسەر گەلە کۆمە بکەین لە زۆر گەلە کۆمەی لە شێتی کراوە هەرماشەوە یعنی وەکو ئەنقا لە هەموو قۆناغخانە مایەوە و گەشەی کرد و سەرکەوت با قسە لەسەرەوە بکەین کە ئەم پرۆسە دیموکراسی لە پەرلەمانی عێراق خەچێ بەڕێوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی کاری بکە بۆ ئەم پرۆسەیە و ئەم لەسەر لە هەتا ئێساکە یەکێتی ئیرادەی خۆی سەپان سەلماندی بەبێ لە حسابی هیچ کەسێکی تر بێ ئێمە نەماون تۆ پارتی وڵات بەجێ بێڵە و یان تۆ بۆت نییە کاندی خۆتەوێ با کاندی خۆی هەبێ و کەیف خۆیەتی بەڵام بۆ یەک ڕێزی کوردستان پێویست باشتر وابوو کە پارتی ئەو استحقاقەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەم لە ڕووی عورفی سیاسیەوە هەم لە ڕووی بەشداری سیاسیەوە لە تەوازنی سیاسیەوە بپارێزی هەم لە ڕێوەی کە وا قەرار وابوو کە ینی بەم شێوە بچێ بەڕێوە ئەگەر حجاوە بێ کە سیمێن ناسیان بەدڵ نییە ئەوە دەرکەوت وانە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر ڕێکە بۆ هەندێک لە جەماوەری چێکی کاکستران ئەوی پێوا بوو کە با لەسەر شخصێک نەبێ با پۆستەکە لایەکێتەوە با ئەلف نەبێ بێ مەسەڵ بێ نیشتیمانی کوردستان ینی شەڕ لەسەر استحقاقی خۆیەکە شەڕ لەسەر استحقاقی کوردستانەکە شەڕ لەسەر استحقاقی تەوازنی سیاسیەکە لە کوردستانەکە زانا ئەگەر یەک حزبی سیاسی لە کوردستانە کۆنتڕۆلی هەموو پرۆسە سیاسی لە کوردستان کە لەکوێ ڕاستێکیتەوە گەر کەم و کوڕی ڕوودا خۆ دیموکراسی بۆ چی دروست بووە بۆ دروست نەبووە لە پەرلەمان قسەی خۆش بکەین بۆ دروست بووە کە ئەگەر لە ڕاستەڕێ هێزە سیاسی براوەکە لە ڕاستەڕێ لایدا تۆ بتوانی بە پرۆسی دیموکراسی ڕاستی کەیتەوە بە ئاگادی بینیتەوە کە ئەمە غەڵەتە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ لەم انتخاباتە کە لە بەغدا دەکرێت باە منەڵێن بە دۆڕاندن باڵێن بە بردنەوەی گۆڕەشەیەکی نیشتیمانی کوردستان ئەوە بسەلمێنین کە ئێمە لەم پرۆسە دیموکراسی باوەڕمان بە دیموکراسی هەیە باوەڕمان بە کاندەکەی خۆمان دەبێت و باوەڕمان بەوە هەیە کە دەتوانین ئەم عملیە سیاسیە سەر بخەین و کەسەریشمان خست ئەو کاتە لە ناو پرۆسیاسی کوردستان قسەی ترمان دەبێت و ئەو کاتەش بێگومان خەڵک بۆی دەرەکەوێت کە پشووی یەکێتی نیشتیمانی کوردستان پشووی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان لەم کەین و بەینە لە هاتنی و گفتوگۆ و چوونە کۆبوونەوە لەگەڵ پارتی و کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی تر و چوونە بەغدا و کۆبوونەوە لەگەڵ سەتر پشوو درێژیە کە نەک ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەتوانێت گەڵاوی بڕای خۆی بکاوی ئەگەر ئەم شێوە بەردەوام بێ کاکسترانی ینی کاتی ئەوە نەهاتوە ئێوە لە هەرێمی کوردستانیش مەسەلەن نوقتەیەک بۆ پارتی دابنێن مەسەلەن ئیتر بەس بێت مەسەلەن جەماوەرەکەتان زۆر جارگلەیی تون لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بڕیارەکانێکە کە بەرامبەر پارتی هەندێک لە مرونەتە نوێنێ ینی ئەو ڕێک ریزیە بە ئاشکرا دیارە مرونەتەکەی یەکێتی کوردستان پەرۆشەیە بۆ پرۆسە سیاسی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئاخر وەکو ئیمام عەلی وتی کێ ینی کوڕەکەی کێیە باوە قۆڵی ڕاکێشێ یەکێتی نیشتیمانی زۆر جار ناتوانێت قۆڵی ڕاکێشێ ناتوانێت قۆڵی کوڕە ڕاکێشێت چونکە ئەمە پرۆسەیەکە قۆڵی کوڕەکە لە بن دەرێنی یەکێتی نیشتیمانی بەم پرۆسە سیاسی کوردستانەوە هیلاک بووە شۆڕش و نێو و خەبات و تێکۆشان و ماندووبوون و ئەو هەموو شەیدەی داوە بۆەوە داوەتی کە ئەم پرۆسە سیاسی لە کوردستان بمێنێەوە گەشە بکاوە بیپارێزە پەرۆشوی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو شتێک پەرۆشویە بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتانەی کە خوێن و خەباتی بۆ کراوە بەزایە نەڕوا ئەگەر ینی خەڵکێکە بێ بواسەی ناکە یەکێتی قمار ناکە لەبەرەوە یەکێتی سیاسەتەکە خەباتەکە پشت درێژە لەسەر خۆیەتی بەڵام ئەخیر جار بڕیارەداوە بڕیارەکەیدا کە مرشحێکی ئەو مرشحە خەباتەکە بۆی سەری بخە و ئێمە لەو پرۆسە دیموکراسی ناترسین
و پێمان وایە کە ئەتوانین سەری بخەین و ئاور نادێنە دواوە بڵێن وڵا ئەگەر دەرنەچووی ئەگەر دەرنەچووی ئەبێ هەموو حزبێکی سیاسی احتیمالاتی هەموو ئاراستە سیاسەکان دابنا بەڵام هەمیشە بۆ بردنەوە بیر بکاتەوە و ئەو پێداویستیانەی بۆ بردنەوە پێویستە دابینی بکە ئەو کەتیشی دەست لە دەست یەکتری و خۆت لەخوا ئیشاڵا سەرەکەی پێت وایە لێکترازانێکی گەورە لە نێوانێکێتی و پارتی دروست بێ مەسەلەن هەندێک لە چاودێری سیاسی مەسەلەن لە ئێوارەوە باز لەوەکەن بوومە لەرزەی سیاسی یان لێکترازانی گەورەی سیاسی دروستە بێەوە داوای مووقیفی توندیش لە یەکێتی ئەکرێ بەڕاستی ئەم لەلایەن جەماوەرەکەیەندێک لەلایەن خەڵکی تریشەوە خەوەی مووقیفی ڕاشکاویان دەوێت خەڵک لە یەکێتی نەک مووقیفی تند ڕاشکاو زۆر بەهێمنی توانین بڵێن بەهێمنی بەیاننامەکەی سەکردایەتی زۆر بەهێمنی ئەڵێ ئەلیف زایدەن با ئەکات ئەم ڕقەمەی خوارەوە یەکێتیشمان لە بەیاننامەکەی هەڵوێستی خۆی زۆر بەڕاشکاوی وتووە و دەیەوێت لەگەڵ حزب سیاسەکانی تری کوردستانیش ئەم تۆکە دقت بدەیت خۆی سارەوە نییە بڵێن پارتی سی کورسی و سیوە کورسی هەیە ئەگەر هێزەکانی دیکە قسە بکەیت مەسەلەن بۆ نەیەکێتی ئەم کورسیانی کە هەیەی ئەو کورسیانەی کە نەوەی نو هەیەی ئەو کورسیانی کە یەکگرتوو کۆمەڵ ئیسلامی هەیەی ئەمانە زیاتر لەوەی پارتی نامێ قسە زیاتر بکەم ئەگەر بێ مەسەر ئەوەی کە هێزە سیاسەکانی تری عێراقیش خۆیکەتی شمانی کوردستانیش هێزی سیاسی تری عێراق عەربەکەشمان باشە پێم وایە هەڤاڵانمان کە لە بەغا ئەم قسانە بن بەڕێوە عەربەکەیان باشە کە ئەتوان ئەم شتانە ڕوونکەنەوە بۆ هێزە سیاسەکانی تری عێراق کە ئەم استحقاقە بۆچی بۆ یەکێتی گرنگە ئەم استحقاقە بۆچی بۆ گەلی کوردستان گرنگە ئەم استحقاقە بۆ ئایندەی عێراق دیموکراسی بۆچی گرنگە چونکە تۆ ئێستا باس لە چاکسازیێکە لە عێراقا باس لە نوێبوونەوەی پرۆسیاسێکە لە عێراقا ئەمانە بەوە نابێت تۆ ئەغلبیەت لە کوردستان بابێن لە هەلومەرجەکە زۆرینەی کورسی لای پارتیە ئیتر ئەو بتوانێت بڕادەری یەکەم بێت لە کوردستانە ئەمە بڕاردەری یەکەم ناتوانێت لە کوردستان کەس ناتوانێت بڕادەری یەکەم بێت لە کوردستانەوە هەموو بەشدارەکانی یەکێتیش بۆوەیە کە بڕاردەر لە کوردستانە بڕادەرێکی فرەیی بێ نقاشەکان چەند بخێنێ باشتر لەوەی کە یەک کەس بەلایەنە بەپە لە بڕارداوە ئەمە لەسەر ئەم ئاستەیە یەکێتیشمان پێداگری لەسەر ئەم پۆستە دەکات کە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانە و باشی بردو بڕێەوە و باشی ئێبا بڕێەوە و ئەم مۆدێلە لە دوای پرۆسی سیاسی عێراق لە دوای کەوتنی سەدام حوسێنەوە ئەم مۆدێلە باوکە دامەزرێنەکانی پرۆسی سیاسی عێراق کە هیچیان لەوانە لەسەریەوە جەنای مام جەلالە ئەم کەلتورە دەبێت پارێزی ئەم کەلتورە لە پرۆسی سیاسی عێراق بەم شێوە دەپارێزێت بۆ شێوە ناپارێزی ڕۆژێک بڵێ وڵا قبولی ناکەم و نایکەم و نایبێت و عێراق جیاکەم و ڕۆژێک کەس یانیوەنیە هەموو شتێک بخیتە قوربانی پۆستی سەر و کۆماری بۆ یەکێتی شمانی کوردستان ئەم شتانە لەسەر خۆ دەکرێت بۆ من کاکستران بەڕێزت مەدامی مەکتەبی سیاسی و پیاوێکی قاڵبووی سیاسیت مەسەلەن پارتی بە ئاشکرا لە ماوەی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای مقاتعە کرد لە کەرکووک و ڕێگەی نەدا کاندیدێکی تەنانەت هاوبەش کە شاعیر و نووسەرێک بوو ببێ بە پارێزگاری کەرکووک ئەمە واقع لای زەماوەریەکێتی ون نابێت و لە استحقاقی عرفی سیاسی با استحقاقیش نەبێت بە عرفی سیاسیش سەرۆکۆماری یەکێتی بۆ تا کەسێک کە وەکو خەڵک ئەیڵە وەکو دەستەی نەزاهڵێ لەسەر مەسەلەن اختلاس و فەسادی مەسەلەن دوورخراوەتەوە لە وەزارەت کاندیدا بەرامبەر بە ئێوە ئەو پرسیارە بێ ڕوبەڕووی هێزە سیاسەکانی عێراق بکرێت بە تایبەتی و هێزانەی کە دەڵێن ئێمە بۆیە دژی بەرامبەر تیاری بە ئینوەستاوینێتەوە بڵێن تەنسیقی وەستاوینێتەوە دەمانێت پرۆسی سیاسی عێراق بگۆڕین بکەینە پرۆسێکی ئیسلاحی بکەینە ئەغلبیە وەتەنی و کفر لەبەرەکەن بۆ دیموکراسی بۆ چاکسازی من پێم بڕێ نەداوە بالێلە باهی نەکەین هیچ کەسێک بڕای نەداوە کە ئەگە دەنگیاندا ئەومانەوە خۆیان نەکەنەوە بردەمە پرسیاری کە ئایا بەجددیان ئەم مەسەلەیە یاخودنا بۆ یەکێتی شمانی کوردستان ئەم پرسیارە ڕۆژ بە ڕۆژ جواب بدەینەوە ماچین لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق پەرلەمانتارانی عێراق نەفەر قسەیان لەگەڵەکەین کە ئەمە مڕەشەح ئێمەیە ئەمە کەفاعەتەکانێتی ئەمە باسی بەرامبەریش ناکەین ئەمە ڕەشەکەمێ باخۆیان ڕەشەی خۆیان هەرسەنگاندن بۆ بکەن پێش هەموو شتێک ئەو مڕەشەحە خۆی بەهۆی پەرتبوونی یەکریزی کوردستانی و پەرتبوونی یەکریزی عێراقی چکە ئەو خۆی مفاضاتەکانی
پارتی لە بەغا برۆ بڕێەوە چۆن کەسێکە بیتە مفاوازاتەوە مەلەفی مفاوازات دەست کەسێکەوە کە خۆی تەماحی لە پۆستەکە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەڵەو ملاحەزەی هەبوو بەڵام بە هەموو شتێک بۆ کاتی خۆی هەموو شتێک لە کاتی خۆیان بێنێتەوە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گرنگە ئێمە ئێستا هەواڵ دکتۆر بەرە محەممەد ساڵح مڕەشەیەکی نیشتیمانی کوردستانە بۆ پۆستی سەر کۆماری و پێمان وایە لەو هەلومەرجەی کە لە چەند ساڵی ڕابردوو وەلەو هەلومەرجانەی کە دێتە پێشەوە ئەو ئەتوانێت ئەرکە سەر بخا و ئەو ئەرکە بە کەلتوری یەکێتی و بە تراسی جەلای مام جەلال و وەزیفەیەکی نیشتیمانی لە عێراقا سەر بخا و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو توانای خۆیەوە دعمی ئەم مڕەشەی خۆی کات کە مڕەشەی کۆبنەی سەکردایەتێکی نیشتیمانی کوردستان زۆر باشە ینی زارش تر شتێکی تر یەکێتیانە ئەکید بنەوە پرسیارانە هیچ جەماوەری یەکێتی و ئەیبینە مەسەلەن هەم لە سوۆسیال میدیامەوە پەیوەندیانەی بمنەوە کرێ کاکسرا مەسەلەن یەکێتی دی لێرە بەدواکە ئەمڕۆ لە کۆبنەوەی دو-سێ سەعاتیە قەراری داوە کە کاندیدێ بێ و کۆتایی پێناو بەیانێکی مشترک ینی بەیانێکی دەرکردوەوە نقطە بۆ مەسەلەن گەلە کۆمەکان یان ناوی بنێم پەلامارەکانی پارتی بۆ سەر یەکێتی دا ئەندرێ مەسەلەن کۆمەڵێک شتەوترە ڕۆژانە مەسەلەن لە مەلەفی نەوتا لە مەلەفی غازە لە هەموو شتێکا قەدر لە سلێمانێک لە مەلەفی دارایی ینی تەنانەت ئیمزایەک لەو شارە ئەبێ بچێتەوە لای سەرۆکی حکوومەت و ینی هەستەکەی لەوێ یەکێتی تا ڕادێک گەمارۆ درراوە ئەمانە یان هەر کاتە و لە شوێنی خۆی بڕیارە لە یەکێتی لە کاتی حملەی انتخابات شەکاکە زانە بڕیایدا کە نقطەیەک بۆ هەموو شتانە دابنا نابێ پرۆشیەکی نیشتیمانی کوردستان بۆ یەکریزی کوردستانی بۆ پاراستنی گەلی کوردستان بۆ پاراستنی پرۆسی سیاسی کوردستان وا لەک بدێتەوە کە هەموو شتێکی قبوڵە ئامادەیە بە 10 سەعات گفتوگۆ کە وەکو گفتوگۆی کە کاک باور لەگەڵ خوێندکارەکان کردی بە 10 سەعات گفتوگۆ بکە هیچ کەشتێکی نییە بەڵام ئەو پرەنسیبە سەرەکیانە کە لە ڕاستیە پرەنسیبێکی نین بەتەنیا پرەنسیبی هەموو پرۆشی سیاسیە کە بێوێ پرۆسی سیاسی کوردستان و عێراق سەر بخە پێداگی لەسەر ئەکاتەوە هیچ کێشەی نییە چەند سەعات بخیانە چەند سەعات گفتوگۆ بکە بەڵام ئاخر لەحظە ئێستا ڕوبەڕووی چین ئێستا وێزگەیەکی گرنگمان لە پێشە کە وێزگەی سەرخستنی ئەم جەنگە دیموکراسیە لە بەغدا کە سەخسی کاندیدێکی نیشتیمانی کوردستانە دوایەوەی کە سەرخرا قسەی ترمانە بێ لەسەر پرۆسیاسی کوردستان خۆی بەڕێوە هەر لە ڕێوە قسەی تر ئەبێ لە بەیان قسەی تر دەست پێ دەکات و دوای ئەوەش لە هەموو حاڵەکان لە هەموو سیناریۆکانە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بۆ هەموو سیناریۆ حازرکە و ئەوەی زۆر گرنگە ئێستا کاتێتی بۆ سیاسەکانی کوردستان بۆ بەتایبەتی لە زۆنی سەوز کە زۆنێکی دیموکراسیە کاتێتی 20 سالمێنین کە دیموکراسی بەێسترە لە یەک دەستی دیموکراسی لە تاکڕەوی دیموکراسی توانێت ینی ڕێگا بۆ خۆش کات کە هێزە سیاسەکان تەحالفاتی پێکەوە بکەن و ئەو تەحالفە پێکەوە هەم دیموکراسی پارێزن هەم یەک دەستی پارێزن تاکڕەوی ناتوانێت ینی یەکسان نیە بە مەرکەزیت لە بڕیارە و یەکسان نییە بەفرەیی لە حەزبایەتیشە تاکڕەوی یەکسانە بە پاشخۆگرتن کە یەکێتی نیشتیمانی کوردستان قەت نابێتە عینوانی شتانە بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو هێز و توانای خۆیەوە هەموو خەباتی سیاسی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆەوە بووە کە مافەکانی گەلی کورد لە چوارچەوەی بە دیموکراسی بەدی بێ و گەر پێویستی بە هەڵوەسە کردوێ بە هەموو شێوازەکانی هەڵوەسەکردن هەڵوەسەی کردو لە بەشتێک ناکە هیچ زۆر باشە کاکستران کەواتە مەسەلەن پرسێکی تر هەیە بە ڕاشکاوی ینی هەندێک لە چاودێر و نووسەرەکان تاوتوێکن کە بەرەی حەلبوسی و سەدر و پارتی کە ئەو بەرەیە لە سەرەتاوە زۆر خەڵک باسی کرد کە خەریتەکەی و ڕنگ ڕێژەکەی لە ئیماراتەوە بۆ و دوجار بە مبارەکەی هەندێک هێزی سیاسی تر بۆ کە ئەمە لە بەرامبەر پاشەکشێک پێکردنی ئێران پێت وایە ئەم بابەتە زۆر بە ئاسانی بڕواتە سەر بۆ ئەو بەرەیە ئەنی بە دیوە ئیقلیمیەکەی لێ بدەینەوە ئێمە بۆچی پێمان وایە بەرەیەکی نەوە خۆش باوەڕ بین پێمان وایە بەرە نییە هەیە نەبخۆش نەبا ڕژبیریش بین کە بڵێن ئەم بەرەیە احتیمالی نییە اختراقی دیموکراسی بکرێت پێم وایە عنوانە وازەحە یعنی ڕەنگە تۆ سەیری دەنگەکان کە حەلبوسی 200 دەنگێناوە جێگرەکەی سەو شتێکی لەبەرەوە ینی دیوارەکە زۆر کۆنکریتی نییە وە کونیش دەکرێت و لە حەقی دیموکراسیە تۆ بۆت هەیە بچی قەنەعات حجە و منطقی دیموکراسی خۆت دەبێت لەگەڵ لایەنەکانی تێ قسە بکەی بڵێ 1 2 3 4 و گوێت لێ دەگرن و ئەم گوێگرتنەش گرنگە و ئێمە لە نقطەیەکەوە دەست پێ دەکەین کە هەموو احتیمالەکانمان ڕەچاو کردووە کاک زانا کە احتیمالی ئەوەی کە ینی ئەماچینەوە انتخاباتەوە ئێمە حەزمان کە بە تەوافق بایە بەڕێکەوتن بایە
و مثلا پارتی و یەکێتی پێکەوە بتوانە بەغدا بە یەک مڕەشەحەوە بەڵام لە ئەوڵەوە ینی دیار بوو نانویست ئیتمام الحجە کرا کە یەکێتیش سەحابی قسەی خۆیەتی سەحابی قەراری خۆیەتی وەکو چۆن بەپەرۆشە بۆ یەک ریزی کوردستانی لە بەغدا ئاواش پەرۆشە بۆ دیموکراسی بۆ استخاخانی خۆشی و استخاخانی زۆنی کوردستانیش کوردستانیش زۆری سلێمانیش خۆیەتی نورایەتیە لە پرۆسی سیاسی عێراق و لە کوردستان و لە هەمووی لە کوردستان لێ قەدەغە بکەی لە عێراق بوو هەیە قسەی تابێت لەبەرەوە هەتا ئێستا ئێمە یەک پاکێجین عێراق یەک وڵاتێکی دەستوری دیموکراسی فێدرالیە ئێمە ئەو استخاخی خۆمان پێداگی لەسەرەکەین و بۆ ئەمە ناسنامەی نیشتیمانی و نەتەوەی و دیموکراسی لا یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنی تر نیە لە شوێنی تر نیە زۆر باشە کاکستران بەرەوەی بچمە سەر پرسێکی تر مەسەلەن پێت وانە بەڕاشکاوی ئەوەی کە ئێستا تۆوتت ئێمە کەم تەرخەمیمان نەکرد و پارتی کردی لە سەفەکەی تێکدا مەسەل لێک ریزەکەی تێکدا ینی کاریگەری لەسەر پرسی کورد دەبێت لە عراقی داهاتوشدا کاریگەری دەبێت چۆن کارەگەی نابێ خۆی ئێستا ئەم اتفاقیانەی کە کراوە بەبێ ئەوەی هیچ یان بەبێ ئەوەی ینی بچین ناو تەفاسیلی ئەوەی کە کورچیە لە بەغدا یان کورچی هەیە لە دەستورایە چیە کوست هەمومان دەزای ئەم پرۆسیاسی عێراق ئەم هەڵبژاردننی پێشوەختە بەشێک لە نەزع سیاسیەکانی کە هاتوتە کایەوە کە ئەگەری دەستکاریکردنی دەستور هەبێ ئەگەری دەستکاریکردنی و تەحالفاتانە هەبێ کە تا ئێستاکە عێراق لەسەر بیناکراوە ئەگەری تێکدانی ئەو تەوافقە دەستوریە هەبێت کە تا ئێستا عێراقی لەسەر ڕۆیشتووە ئەگەری دەستکاریکردنی ئەو شەراکەتە ڕاستەقینەیە هەبێت کە هەموو دیموکراتخوازێکی عێراق دەیەوێ و هەموو کەسێکی پەرۆش بۆ ئایندەی کوردستان دەیەوێت ئەگەر ئەمانە لەم هەلومەرجەیە ڕێکریزی کورد بەدینەیەکی یەک ریزی کورد بەدیدێنی یعنی خۆی یەک ریزی کورد 100% ئەگەر گەلی کورد هەموو مافەکانی بەدی هێنابێ کە گەڕاوێتەوە سەر کوردستان مادەی 130 جێبەجێش کرابێ یەک ریزی کورد پێویستە ئەگەر لەم هەلومەرجەیە کە هەموو ئەمانە وەکو تو باس کرد محافزێک خراب بوو ینی محافزی کەرگدانن هەتاوەکو لە عێراق خۆشاندانەکان کراوە هەموو ئەنجومەنی محافظەتەکان هەڵوەشایەوە لە ناوچوو و ئەو استخاقی گەلی کورد ئەو استخاقێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆینەی کورد لە کەرکووکە تعبیر لە ئیرادە و ئیدارەی شارەکە بکە جێبەجێ نەبوو بەهۆی ئەوە بوو کە بەداخەوە پارتی ئەم شتەی بە قونێدا واحدنەیە جێبەجێ بێ و معلمە بەشێک بوو لە بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە کە استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان استحقاقی پارێزگارێکی کورد لە کەرکووک جێبەجێ بکەیت و یەکێتی ئەو کاتا لەبەر پەرۆشی بۆ کوردستان لەبەر پەرۆشی بۆ کەرکووک بە کاندێکی هاوبەش رازی بوو معلمەوە حەقی خۆیەتی و استحقاقی خۆیەتی بەڵام دیارە خەڵکم بە مۆدێلێک تێگەنکایانی لە شوێنی کەش دووبارەی کەنەوە ویستیان لە پرۆسی سیاسی عێراق شە دووبارەی کەنەوە و دەرکەوت هەمووی ئەمە بۆ ئەوەیە کە وەکو ماوەی پێشەوتیان دەمانێت پارێزگای کەرکووک لە خۆمان بێ دەیانوێت بۆ پرۆسی سیاسی عێراقیش لە خۆیان بێ بۆ خۆیانە مادام لە خۆیانە بچنی شەکان بکەن خۆیان هەڵی بژێن و خۆیان دایبرێن و خۆیان ئێنیکەن و بەڵام دوایی بەداخەوە زەرەکە تەنیا پارتی نایکە بەداخەوە حزب سیاسی بەرپرسیارەکان کاکەزانە بەنمونە پێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان غەڵەتێک بکات لە سیاستا تەنیا یەکێتی نرخەکەی نادا گەلی کوردیش نرخەکەی دا چکە ئێمە لە مرحلەیەکین مرحلەی حساسی لە بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانە کاتێک کە پارتی کەم و کوڕەیەکی بێ غەڵەتێکەکە بەداخەوە تەنیا پارتی لێ زەری لێ ناکە لەوە داخەینە پێوە با بڕوا قیرروسیا با زەری لێ بکات پارتی بەڵام گەلی کورد زەری لێکە بۆ یەکێتی هەموو جارە پەرۆشێوی هەیە کە ئەم شتان نەبێت و ئەم شە ڕوو نەدات باشە بەشێک لە یەکێتی لە ڕیفراندۆمدا مەسەلەن سۆز ژێر ینی بە هەر شێوازێک بێ پارتی بڕیاری ڕیفراندۆم بەسەر یەکێتیدا سەپان لە 2017 ئەمە 150 خاچی کوردستانی لەدەستدا و ئەمە ماڵوێرانی چەند ساڵی بۆ لە ئەسەدکردنی هەرێمی کوردستان دروستکرد تەنانەت ینی مدیر عامێکی ئەوروپیش سەردانی هەرێمی کوردستانی نەکرد کە پێشتر مەتاڕەکانی ئەولێر سلێمانی بەرناکەوتن ئەنی کوردی بردە دواوە کاکستران ئەم بابەتەش خەڵک نووسەر یەکێتیەکان نا ئەوەی کەم خوێندومەتەوە ترسیان هەیە هەمان سیناریۆ دووبارە بێتەوە ڕیفراندۆم لە بەرگێکی تر چکە ئێرە مەحکومە بە هەندێک مەعادلی ئیقلیمیەوە ئەمە یەکێتی چی ئەکا بۆ ئەوەی بە تەواوی کوڕەکە لەت نەبێ جارێکی تر کوردستان نەچێتەوە ژێر شەمشێری دەزانی کاک مەلەفی ڕفراندۆم بە شۆنی خۆی بەڵام وەکو حەقی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حەقی گەلی کوردستان مەسەلەی ئەوەی کە تۆ ڕیفراندۆم کە حەقێکی دەستوری خۆتە حەقی
يعني خدایی خۆشتە بەڵام بەڵام لە هەلومەرجی خۆیدا لەم هەلومەرجەی کە ڕوویدا ئێستا بێنە سەر ئێستا نەوا باز دەی ریفراندۆمێک بکەی بڵێ بەبێ ڕەچاوکردنی هیچ بیر بۆچوونێک و هیچ معادلێکی نێودەوڵەتی نەواش بگەڕێتەوە بە بەغدا وەک بڵێ کەیژنە و شەڕ لەسەر پۆستی سەر و کۆمارێکی کەستخەقێکی تیژمان خۆزگا و استیخاقەی پارتی هین وایە هی شیعەکان وایە هی سوننە وایە شەڕی لەسەر بکرد هەڵامان بەشی کورد زیادکە بەڵام استیخاقێکی تیژمانی کوردستانە تۆ دەتەوێت دەست بەسەر استیخاقی بگری و ناوشت ناوەکە گەڕانەوەکی بە قۆت بۆ بەغدا لێرە ئەوە پرسیارەکەی ئەوەیە گەر شەڕ لەسەر استیخاقێکی تر وایە هی حزبێککە وایە هی عەرەب وایە هی تورکمان وایە وەڵامانۆت ئەو وەڵا استیخاقی نەتەوەی و ئیشێکی باشەکە بەڵام هاتووە شەڕ لەسەر استیخاقانی کێتی نیشتیمانی کوردستانەکە و ئەو کاکزانم لە ساڵ 50 خاکی کوردستان بێ لە ساڵ 20 خاکی کوردستان بێ کورد دەتوانێت بە دوو سێش بەدەست بێتەوە یەکەم بەڕێوشێنە دەستووریەکان دووەم بەڕێوشێن یەکریزی گەلی کوردستان یەکریزی گەلی کورد ئەتوانێت ئەم شتانە جێبەجێ بکە کە تۆ یەکریزی جێبەجێ نەکەی باشە ناتوانانی هیچ استیخاقی نەنەتەوەی نە دیموکراسی بەکاربێنی نە استیخاقی نەتەوەی خۆت بەکاربێنی کە ریفراندۆم بکەی نە استیخاقی دەستوری خۆش بەکاربێنی کاتێک کە چنەوە پرۆسیاسی عێراقەوە ئەمە دەرسە گەورەکەیە لە ریفراندۆم و لێرەشە ئەم دەرسەیە کە تۆ ناتوانانی بەتەنیا سۆپەرمان نیت بەتەنیا هەموو شتەکان بکەی بەناوی کە بۆ خۆممە وا بکەی کە هەموو لە هەلو دوو ساڵ جارێک وەزی سیاسی کوردستان بگەینتە کە بشتە قێنی بگەینتە بارەوەی کە چەقۆ لە ملیەکتی بسوین ئەم پرۆسە سیاسی بێ کۆتایی پێ بێ کەلتوری یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگی لەسەرەوە دەکا پێکەوە بین لە بەغدا کە تۆ نایکەی یەکێتی دەسە لەو استیخاقی خۆی چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەکەی بخۆەتی یەکێتی و حزبەیە کە شەوەش و نوێی گەلەکەمان بەرپا کردووە خەڵک کە حەزی لێیە بڵێ شتێک هەیە بەسەر چاو تەفاهمی لەگەڵ دەکات بەڵام خۆ تۆ ئەم استیخاق جێبەجێنەکەی یەکێتی نیدای تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستان و نیدای تاریخی یەکێتیەکان و هەموو شەیدا فەرزەکە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانەوە فەرزەکە بەسەر سەرکردایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ئەم استیخاقانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم استیخاقی خەڵکی کوردستان بەهادەر نەدا و یەکێتی بڕیاردووسەکەیدا ئەمڕۆ کە ئەوێ ئەم استیخاقانە بەدەست بێنێتەوە و پەرۆشی ئەم پەرۆشیش هەر دەمێنێ بەڵام ئەم پەرۆشیە نابێت لەسەر حسابی هەر ئەم درزە ئەم شەق بوونە مەسەلەن هەست پێکرێت کە کاریگەر لەسەر بازار لەسەر ئارامی لەسەر کۆمەڵێک شتە بێت یەکێتی بۆ ئەو چیە کالانی کەم لەو زۆنی کە خۆی تێدا حاکمە واقعیانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر دەستی بەم چاکسازی نەکردو کە لە منطقی لە زۆنی خۆی هەیە پێش ئەم حتا پێش انتخابات و دوای انتخابات و پێش ئەوەی کە ئەم پرۆسە بگاتەوە حەدەوەی کە ینی دوو مڕەشح ناڵێم باڵ لە چوارچەوەی دیموکراسی دوو مڕەشح بێت لە بەغدا حەزمانە کرد بە یەک مڕەشح بێت لە کوردستانەوە بچێتە بەغدا لەناو خۆمانە دیموکراسیەکە بەکاربێنین وەکوتم بە زمانی کوردی هەموو شتەکان بکەین اینجا بچینە بەغدا بەڵام کە خەڵکیکە لە شوێنیکەوە لە بۆتە بەشێک لە جەناوت باس کرد ینی بۆتە جەبهەیەکی ئیقلیمی ئەوانە خۆیەتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت قسە بکە پەیوەندی نێودەوڵەتی پەیوەندی ئیقلیمی هەیە قسە لەسەر ئەو مۆزوعاکە کە ینی ئەم لە شوێنێک ڕاکرد لە داخلدا کاکە زانە باەمە پێش ڕووداوەکان نەکەوین بەڵام خۆمان قایم بکەین خۆمان پتە بکەین و یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی بێ دەسەڵات نییە دەسەڵاتی هەیە و ئەوەی کە هەموو جارێک 100 جابیل لێکاتەوە پێشوی برار لێبدا لە پەرۆشێتی بۆ خەڵکی کوردستان دەنا بەرچاوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئاستەکانە ڕوونە لە مۆستەکانە ڕوونە پێم وایە یەکێتی بەرگەی شەپۆل و زریان و لافا و پەلاماری ترەگرێت گەلە کۆماگرێت ئێمە زۆرمان گرت ئەمەی ماوە لافاوی دیموکراسیە بۆ هەڵبژاردننی داهاتوی کوردستان قسەمان لەسەرێ بێ بۆ هەڵبژاردننی ئێستا سەرۆکایەتی کۆمان قسەمان لەسەری دەبێ هەتا شەڕەکە بە دیموکراسی بێ و بە گفتوگۆی سیاسەت و پێسەلماندن بێ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر پشت و درێژە و استیخاقی خەڵکی کوردستان دەست بەرداری نابێت استیخاقێکی نیشتیمانی کوردستان دەست بەرداری نابێت چونکە ینی گوناح هەوا بکەین گوناح دەست بەرداری بین بۆ هەموو تێکۆشان و خەباتێک یەکێتی هەیەی بۆ هەموو ئەندام و تێکۆشە و لایەنگرانی کە یەکێتی هەیەی بەو هەموو علاقاتە باشەی کە لەگەڵ حزبەکانی تری کوردستان هەیەی لەگەڵ هێزەکانی زۆنی سەوز لەگەڵ هێزەکانی دیکە هەیەی لەگەڵ هێز عێراقیان هەیەی بەو هەموو کەلتورەوە یەکێتی نیشتیمانی کوردستان گوناح دیفاع لە استیخاقات خۆیەکە دوا پەیام مستەرنجی کاکسران بۆ جەماوەری یەکێتی وەکو بەش یەکەمەوەی کە من ئەبەوێەوە ئەوەی خۆش لەگەڵ قسەیەک بێ بتەوێت ئاراستەی لاەنە سیاسەکانی کرد دوا پەیام هەرەوەیە کە ئەمڕۆ ئەنجومەی سەرکردایەتی بە بڕای دەسەرجەمعی بڕای لێدا یەکێتی نیشتیمانی کوردستان استیخاقی لە پێشە ئەم استیخاقە بە هەموو شێوازێک بەبێ ئاوردان لە دواوە
بڕۆین بۆی سەری خەین بەو نیەتەی کە سەری بخەین و ئەو استحقاقی یەکێتیشمان کوردستان کە سەر کەوت ئێمە قسەی تیشمان بەسەر وەزارەتی سیاسی کوردستان بەڵام هەموو قسەکانمان دموکراسیە هەموو قسەکانمان لە چوارچێوەی پرۆسەی سیاسی دەبێت هەمووشی لە چوارچێوەی استحقاقەکانی ئەم خەواو تێکۆشانەیە کە یەکێتەکان کردوانە و ئەمڕۆ ئەمانەتێکە لای ئەنجومەنی سەرکردایەتی کە ئەمڕۆ لە کۆبنەوەیە زۆربیان گەنج بوون ئەم ئەمانەتە وەزیفەی سەرکردایەتیە لە ئەمانەتە لە 75 هاتووە تا ئێسەکە بیپارێزە و دەستچینەتە زۆر زۆر سپاس بۆ بەڕێزترا عەبدوڵڵا دای مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێزتان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ساغ و سەلامەت نۆمانەتی خوای گەورە